بەخێر بێ. سلامت بی. خێرێ مامی. والله ئەوەی ڕاستی بی کوڕەکەم حەزم کرد بەیەکەوە دانیشین چیرۆکە کێلۆتی باس بکەم. مامەجان دەکرێت لۆ کاتە چکە بی؟ کاتت نییە یان لە خۆبایی بووی؟ نا مەسەلەکە ئەوە نییە، بەڵام کاتە چکە بی باشتر نییە؟ بەجۆی من کە ئەگەر بێ و جۆلۆ چیرۆکەی من ڕابنی ڕەنگە بتە هەوێنی ڕۆمانێکی زۆر گەورە لۆتو بەجۆم کە وەرە بادانیشی. زۆر باشە مامۆستا جان، دەکرێت هەندێک زلمان بدەیت مەسلحەتی خۆتان. سپاس. فەرموو. چیرۆکەکەت بە کورتی لۆ دەجێڕمەوە. فەرموو. لەو شارەماندا کەسێکی نیشتمان پەروەر و شۆڕژێر هەبوو، هەروەها ڕۆمانوسێکی زۆر بەتواناش بوو. هەر لە سەرەتای شەستەکانەوە دەستی بە نووسینەوەی مێژووی پڕ لە نەهامەتی و خێناوی میلەتی کوردی دەکرد. باسی لە فرمێشتی خوێناییدا کە شەهیدی دەکرد، باسی لە ناڵە و هات و هاوار و ئەشکەنجەی گەنجە بەندکراوەکانی دەکرد. لۆمانی دەژێڕاوە، هەروەها باسی لە ئەو پیلانە نەدەکرد کە وڵاتانی ئەقلیم بەرامبەر بە دۆسی کوردیان کرد. هەروەکوتم کەسێکی شۆڕژێڕیش بوو، هەرزوو بووی وایەکێک لە شارەنیێنەکانی ناوشار. زۆر چالاکانە و بوێرانە کاری دەکرد ناوشار لەسەر دیوارەکان بە ڕۆژی ڕووناک دروشمی دژی ڕژێمی بەعس دەنووسی. ئەو گەنجە بەردەوام بوو، لە پاشان ئەو گەنجە ڕووی لە شاخ کرد و بوو بە پێشمەرگا. بەڵام چ پێشمەرگەیەک، پێشمەرگەیەکی ئازا، چاو نەترس، بوێر. دژمن لە دەستی هەیداد و بێدادی بوو، هەرچی پلان هەبوو بەرامبەر بەو کوڕی کردی، هەرچی سیخور هەبوو بەکاری هینا، بەڵام نەیتوانی زەفەری پێ ببە، تەنانەت نەیتوانی برینداریشی بکات. بۆیە ئەو دژمنە ناپاکە بێشەرمە پەنایلۆی برداچی گرت و خستیە بەندیخانە، دەستی کرد بە ئازاردانی. هەستاش هەواڵی بۆ کوڕەکەی ناد لە شاخ، گوتی ئەگەر بێت و خۆت نەگەڕێەوە خۆت تەسلیم بە ڕژێم نەکەیەوە ئەوە جارێش کە چاوت بەداکت ناکەوێتەوە. ئیتر ئەو گەنجە بە ناچاری لە شاخ گەڕایەوە و هاتە ناو شار، چوو خۆی تەسلیم بەو ڕژێمە ناپاکە و دڕندەیە کرد. پێیانی گوت فەرموو ئەوە من، چیتان دەوێت، چۆنتان پێ باشە وام لەگەڵ کەم، بمکوژن هەڵم واسن، بەس دایکی من ئازاد بکەن چکە و گوناحی نییە. بەس ئەوان گاڵتەیان بە قسەی گەنجەکە هات، پێیان گوت ئەگەر دەتەوێت دایکت ئازاد بکرێ دەبێ یارمەتیمان بدەی بۆ ئاشکراکردنی هەندێک ناو لەو کەسانەی کەوا لە ڕێخستنەکانی ناوشار کار دەکەن. بەڵام ئەو هیچ کات ئامادە نەبوو ناوی هیچ گەنجێکیت کە بدات، چووکە دەیزانی ئەوانە درۆ دەکەن، ئەوانیش بێن هەمووان دەکوژن و کەسیش ئازاد ناکەن. دوژمنەکان جەلادەکان دیتیان هیچ سوودێکی نییە. ئەو جارە چوون خوشکێکی ئەبیاهینا و لە بەردەمیان وەستاندی، پێیان گوت یا تەراف دەکەی یان سەری ئەو خوشکت بپەڕێنین. بەڵام ئەو جۆی پێ نەدا. ئیتر کوڕەکەم ئەو ژیانەی ئەو لەو بەندیخانەیە بەردەوام بوو ساڵانێکی دوور و درێژ. کوڕەکەم تا ڕۆژێک کات ئەو گەنجە بەبەر لێبوردنی گشتی کەوت و لە بەندیخانە ئازاد کرا، کراوە بۆ ماڵەکەی خۆی کە نزیک ماڵەکەی خۆی بۆەوە چ ببینێت، ماڵەکی وێران ڕووخاو تاڵانکراو، تەنانەت ئەو ڕۆمانەشیان لێ دزی بوو
کە بەنیازم و بڵایی بکاتەوە. تۆ باسی چی دەکەی ماما؟ کوڕم ئەتوو دەزانی ئەو کەسە چێ بوو؟ چێ بوو ئەو کەسە؟ ئەو کەسە مەلا غەریب بوو. غەریب ناوی ڕۆمانەکەی منە. مەلا غەریب ئەمنم. مامە تۆ باسی چی دەکەی؟ کوڕم دوژمن بەو دڕندایە تێی خۆی گەنجی و جوانی منی دزی. گەنجی تۆش شەو مێژوی منت دزی. ئیتر لەو ڕۆژەوە من وازم لە قەلەم هێنا، وازم لە نووسین هێنا. لێم گەرە کوڕەکەم با بڕۆم لێم گەرە.